ئازیان و خۆشەویستان لارجێکن سڵاوتان لە بێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم بۆ ئەمڕۆ بەدەر لە پرسە سیاسیەکان باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین بەنسبەت هەمومانەوە مرۆڤ باز لەوە دەکەین لە سەردەمێکی پڕ لە کێشەدا ئێمە چۆن بتوانین ئارامی دەرونی خۆمان بەدەست بێنین ئایا ئێمە ئەکرێ دەرونی خۆمان ئارام بکەین سەرەڕای ئەو هەموو کێشەی کە لە دەوروبەرمان لە ژینگەکەمان لە ناوچەکەمان لە تەواوی کۆمەڵگەی مرۆڤایەتی دەگوزەرێ گفتوگوێم پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاگاوبیر کامەران بەڕێزیان نووسەر و لێکۆڵەری ئاینین کاگاوبیر سڵاو لێبێ زۆر سپاس قوربان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەخێراتی سەرچاو کاگاوبیر با لەوە دەست پێ بکەین مرۆڤ ئەم سەردەما هەر ڕۆژانە خۆمان کە بەر خەڵکی تر ئەکەوین یعنی چاوانەی کە لە ڕووی مادیەوە هەست بە دەوڵەمەندی دەکەن چاوانەی هەست بە هەژاری دەکەن چاوانەی کە لە دۆخێکی مام ناوەندان ئەنی هەست بە جۆرێک لە نەئارامی دەرونیەکەن ئەم نەئارامیە دەرونیە لە چیوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ زۆر سپاس بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە ئەکرێک پرسیارەکە وا لێ بکەین بڵین مرۆڤ چیەتی سیستمی دروستبوونی مرۆڤ بە شێوەیەکە کە ئەم مرۆڤ کەوێتە ژێر کاریگەری دەوروبەرەکەیەوە ئەکەوێتە ژێر کاریگەری ئەو لێشاوانە لە زانین کە لە دەوروبەری ئاگوزەرێ ئەو لێشاوانە لە ڕوودا کە لە دەوروبەری ئاگوزەرێ و دێت خۆی مقارنە ئەکا بەم دیاردانە و خۆی پێناسە ئەکا بەم دیاردانە لەم دیاردانەوە لەم زانیارێ هەڵانەوە کە لەم دیاردانەوە دروستە بێن لە دەوروبەری پێناسەیەک ئەداتە خۆی و خودێکی درۆینە سێڵفێکی درۆینە بۆ خۆی دروستەکات وەکو ماسکێک ئەیدا بەسەر خۆیە و خۆی پێناساکە بەو ماسکە واتە چی؟ بە شێوەیەکی ئاسانتر بڵێن واتە کاتێک ئێمە ئەکەوینە ژێر تەسیراتی کێشە و مشاکلی ژیانی ڕۆژانەمانەوە و دێین هێزی خۆمان وجودی خۆمان بوونی خۆمان پێناسە ئەەکەین بەو کێشە و گرفتانەی کە تێککەوتوین ئەو کاتە ئێمە شتێکمان بۆ دروستە بێ بە ناوی ئیگۆ ئێستا مرۆڤ پێی وایە کە ئیگۆیە و خودی ڕاستەقینەی خۆی لە بیر چۆتەوە ئەمە گەورەترین خاڵە کە هەم دەروونناسی و هەم ئاینەکان و هەم یۆگا و عیرفانە هیندیەکان لەگەڵ ئەویان کە مرۆڤ بەهۆی ئەم خۆونکردنەوەیە بەهۆی ئەم خۆنەناسینەوەیە کە تەواوی کێشە و مەشاکیل و ئازارەکانی دروستە بێت بە هەموو ئازارە دەرونیەکانیشەوە ئەنی تۆ پێ دوایە ئێمە خۆمان ون کردووە ئێمە لە چی ون بووین سروشتی ڕاستەقینەی ئێمە چییە تا بگەڕێنەوە سەرەوە ئەسڵە هەر خۆی ئەم پرسیارە خۆی لە خۆیان نیشانەوەیکە ئێمە خۆمان ون کردەوە بەڵێ مرۆڤ کاینێکی گەورەیە زۆر گەورەتر لەوەی کە ئێمە تەسەوریەکەین ئەم گەورەیە لەوەیە خۆی بینێتەوە کە ئەتوانێت ئیگۆی خۆی ببینێ هەر شتێ بینرا ڕاستەقینە نییە من بەچی ئیگۆ ئەبینم بە ئاگایی بە کۆنشیەسنەس ئاگایی ئێمە ئاگایەکی زۆر فراوانترە لەوەی ئێمە ئەیناسین پێشتر لە زانستی دەروونناسیە باس لەواکرا کە ئێمە لە حاڵەتی بێداریە ئەو شتانەی کە بەسەرمانادەیە توانین تەفسیریان بکەین و تەحلیلیان بکەین و چارەسەریان بکەین کێشە دەرونیەکانمان چارەسەر بکەین بەڵام دواتر بە تایبەت لە کارل گوستاڤ یۆنگەوە لە فرۆید و دواتریش کارل گوستاڤ یۆنگەوە قسە هاتە سەر ئەوەی کە ئێمە بە شەهرە بچووکەکەمان دیارە بە شەهرە گەورەکەمان کە لە ناو نائاگایی مرۆڤایە کێشەکانمان لەویایە واتە ئێمە تەنها بیرکردنەوە نین ئێمە سەطحێکی زۆر قوڵترمان هەیە لە ناو ئینسانە کە پێوترێ ئاگایی و ئەم ئاگاییە چەند تەبەقێکە وەکو چۆن پیاس چەند تەبەقێکە ئاگایی ئێمەش چەند تەبەقێکە لە هەر یەک لەم تەبەقانەیە کۆمەڵێک شت ئەگوزەرێ کە لە حاڵەتی بێداریە ئێمە پێی بێ ئاگین بۆ نمونە من لە شوێنێک شەربەتێکم بۆ دانن نایخۆمەڵم حەزم لە شەربەت نییە تەنها ئەم قسەیە ئەتوانێت وا لە دەروونناسێ بکات بگەڕێ بە شوێن ئەوەیە کە تۆ بۆ حەزت لەمە نییە یاخود بۆ حەزت لەمەیە بەمەیە بگەڕێتەوە دواوە هەتا کاتێک ئەگاتە ئەو نقطەیە کە پێتەڵێت تۆ سەبەبی حەزەکەت هۆکاری حەزەکەت یا هۆکاری ڕقەکەت ئەمەیە بۆیە لە
یۆگا سوترایە کە کتێبێکی گەورەی یۆگیەکانە باس لەواکرێت کە نەزانین سەرچاوی هەموو ئازارەکانی مرۆڤە. ئاڤیدیا نەزانی سەرچاوی هەموو ئازارەکانی مرۆڤە. بۆچی لەبەرەوەی کاتێک مرۆڤ کەوتە قاڵبی نەزانیەوە، نەزانی شواتە ئەوەی کە شتە ناڕاستەکان بەڕاست وەربگری وەشتە ڕاستەکان بە ناڕاست وەربگری، ئەوەی کە قیمەتی هەیە گوێی نەدەیتێ، ئەوەی کە قیمەتی نییە گوێی بدەیتێ، ئەمە پێوترێن نەزانی. کاتێک مرۆڤەکەوێتە ئەمەوە ئیدی سەری لێشەوە. بۆیە من لە سەرەتای بەرنامەکەشەوە وتم باشترە بپرسین مرۆڤ چیەتی، مرۆڤ سەری لێشێوەوە. مامۆساوبێر ینی ئەو قسەیت بۆ من مای تێبینیە لە نێو خەڵکدا، لە نێو زۆرێک لە نووسەران و شاعرانی ئەمەشدا زۆر جار هۆشیاری وەکو سەرچاوی ئازار بینراوە. یانیەوەی کە تۆ دەڵێ نەزانی سەرچاوی هەموو نەهامەتی و ئازارێکە، بەڵام زۆر جار ئەوەی مامێ من دەڵێ دەردی هۆشیاری کوشتمی، ئەنی زۆر جار هۆشیاری وا لە مرۆڤەکە، یعنی ئەوەی کە دەزانی چی ڕاستە و چی ناڕاستە، بەڵام لە واقعدا پێچەوانەی ئەمە دەبینی زۆر جارەمە نابێتە سەرچاوی ئازار دیسانەوە بۆ ناخی ئینسانێک کە درکی بۆ ئەم نەعەدالەتیانە هەیە. هیچ نەعەدالەتێک بوونی نییە، هەموو شتێک کامڵ و تەواوە، هەموو شتێک زۆر زۆر باشە. نەعەدالەتی تەفسیری ئێمەیە، تەفسیری هەڵەی ئێمەیە بۆ دیاردەکانی دەرەوە. ئێمە بگرن لەناو خۆمانە تەفسیرین بە نەعەدالەتی. تەفسیری فەلسفەی وجودیەت ئیگزیستانسیالیزم بۆ مەسەلەی وجود ئەوەیە کە ئەڵێ ئێمە خۆمان مەعنا دەینە شتەکانی دەرەوە. شتەکانی دەرەوە لە ڕاستیە هیچ معنایەکیان نییە، هیچ معنایەکیان نییە. ئێمە خۆمانی لەناوە معنایان بۆ دروستەکەین. مادام کە تۆ مانا بۆ شت دروستەکەی، دواتر ئەو مانایی کە تۆ ئیدەی بەو شتە لەگەڵ تۆیە ئەگونجێ یان ناگونجێ. تۆ خۆتی مانا ئەدەیتەوە. بۆ نمونە خەتڵعامی هۆلۆکۆست کە هیتلەرێک کات بۆ ئەو شتێکی باشە، بەس بۆ من و تۆ شتێکی خراپە. بۆ جوولەکەی دوایە بۆ نمونە باس لە هۆلۆکۆست کرد. ئێمە ئەکرێت جینۆساید یەنفال بڵێن پرسێکی عەدالەتە دادوەرانەیە، بەڵام بە نسبەت ئێمەوە پرسێکی نادەدوەرانەیە، یانی شتی وە سیرکە. مەسەلەی شەڕ و کوشتن و ئەنفال و هۆلۆکۆست و هەر شتێکی کەشکە ئەبێت، ئایا تۆ ڕەتفعلت بەرامبەر بۆ حرەکەیە چێکە ڕوەدات، بەو دیاردەیە چێکە ڕوەدات. ئێمە باسی ماناکەین. ئەگەر تۆ بۆ نمونە مانا نەدەیت ئەنفال بڵێ ئەنفال هیچ نەبوو، هیچ نییە، باشە تۆ ناکەیتە ژێر تەسیرەکەیەوە. کە ئازار و خەمی کە سوکاری ئەنفالی ژەبینیت ناکەیتە ژێر تەسیریەوە. بەڵام ئەگەر مانابەی بە ئەنفال بێگومان ئەکەوتە ژێر تەسیریەوە. ئەمە ڕاستە بۆ هەموو شتێکی تر. مەبەستی ئێمە لێرە ئەوەیە کە بۆچی ئێمە کەوینە ژێر تەسیراتی ژێر کاریگەری دیاردەکانی ژیانی ڕۆژانەمانەوە. ئایا گەر ئێمە وشیار بین بەم دیاردانە ئازارە چێژین یان نایچێژین؟ کاتێک هێ منەڵێ دەردی وشیاری کوشتمی، تەفسیری ئەو شعرەی هێ من ئەو وشیارینە کە من باسیەکەم، هەنی ئەم دوو وشیاری هەمان وشیاری نین. ئەو وشیارەی هێ من باسیەکات بینینی دیاردەکانە و تەقسیمکردنیانە بەسەر چاک و خراپە. ئەو وشیاری من باسیەکەم چوونە پشت دیاردەکانە و تەقسیم نەکردنیەتی بەسەر چاک و خراپە. ئەوەی کە دەڵی یعنی مەسەلەی نادادپەروەری شتێک نییە وجودی هەبێ، شتێک نییە بە ناوی نادادپەروەریەوە. ئێمە مانادین بەوەی کە چ شتێک دادپەروەرانەیە یا نادادپەروەرانەیە. ئەمە نامان باتە سەرەوەی کە ئێمە چەمکی ئەخلاقیش دیسان بکەینە ژێر پرسیارەوە، ینی پرسی ئەخلاقی و ناخلاقی بوونی نییە. زۆرینەی شەڕەکانی جیهان کە ڕووەدا لە ئەتوانم بڵێم بەشێکی پەیوەندی بە چەمکی ئەخلاقەوە هەیە. تۆ کێیت بە چاگەڵی چاک و بەخرا بەڵێ خراپ، کێ بڕیاری داوە فلانشت چاکە فلانشت خراپە، بە چ مقیاسێک، لەکوێیە، لە چ زەمنێکە؟ چونکە هەموو شتێک نسبیە، هیچ شتێک مطلق نییە و هەموو شتێک لە گۆڕانایە. باشە من ئەم پەرداخە ئاوە بۆ من تونیمە زۆر باشە، بەس کە تێر ئاو بم هیچ معنایەکی نامێنێ بۆ من. ئایا لە ڕاستی ئەم پەرداخە ئاوە زۆر خۆشە یا زۆر باشە، کامیانە؟
کە من زۆرم ئاو خوارد بێتەوە ناتوانم ئاوا بخۆمەوە بە زۆریش بمەنێ نایخۆمەوە هەرەو ئاوەیە کە لە کاتی تونێتیە خواخواتە زوو بیخۆیتەوە کەواتە هەموو شتەکانی دەرەوە بەم شێوەیە هەموو شتەکانی دەرەوە تۆ خۆتی کە بەپێی ئەو هەلو مەرجە و ئەو شێوازە بیرکردن و تێڕوانینەی کە هەتە معنای ئەدەیتێ لەوانەیە لاپتۆپێ بۆ فەقیرەکە نان نییە بیخواج قیمەتی نەبێ بەس بۆ کەسێک کە لە زانکۆیەکە خوێنێ زۆر بە قیمەت بێ ئەمە پێچوانە ناکەوێتەوە لەگەڵا دیانەکانە چۆن ینی بۆ نمونە لە دیانەکانە ڕێگە و شوێنت بۆ دیارریەکە ئەو پێ دەڵێ چ بابەتێک ئەخلاقیە چ بابەتێک ناخلاقیە چ پرسێک لادانە چ پرسێک لادان نییە ینی لەوێ دایتر ویژدانی مرۆڤ نابێ بە حەکەم و نابێ بە بڕیاردە نابێ بە سنترالەوەی کە ئەو دیاری بکە چ پرسێک دادپەروەرانەیە یا نادادپەروەرانە نییە ئەو ئاینەکانن بۆ دەستنیشانەکەن بەڵێ ئاینەکان بۆ نمونە ئاینێکی وەکو ئیسلام پێتەڵێ لە سوورەی کەهف أفرمي من كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا عملي صالح تويتر تفسيريته أو يكيك بوي دياري نكردو عمل صالح كانشين لو أنا مسموعيك شتي بيو تبي أما باشا أو باشا أو باشا أو باشا بلام أم باشانش ببي سرد مكان ببي شوينة كان ببي كسجانا قرين ئایا وتنی ڕاستی لە هەموو شوێنێکە شتێکی باشە؟ نەخێر لەبەرەوەی جاری وا هەیە وتنی ڕاستیەک ئەبێتە هۆی دروستبوونی شەڕێکی گەورە لە شوێنەکە ئایا درۆکردن لە هەموو شوێنێکە شتێکی خراپە؟ نەخێر هەر دینەکان خۆیان مەجای ئەویان پێداوی کە بەپێی سەردەم کات هەلو مەرج بۆ پێویستی تۆ قوانینی ئەخلاقی پشکێنیت بەڵام ئەمە لە حاڵەتی زۆر ئیسtisنایە ئەمە باسەکرێت لە قەواعیدە عامەکەیە بەم شێوازە نییە قەواعیدە عامەکەیە بزیکردن درۆکردن و هەموو ئەو بابەتانی تر کە دەستنیشان کراون یعنی تەنانەت لە زۆرێک لە ئەدیانەکانە هەر بەم شێوەیە ئەمانە ڕێگە پێ نەدراون لە حاڵەتی زۆر ئیسtisنایە ئەوە کەوێتە دەرەوەی ئەو قەواعیدانی کە دانراوە زۆر ڕاست ئەو قەواعیدانە کێ دایناوە هەندێکیان ئاسمانیە هەندێکیان زەمینیە مرۆڤ کردە مرۆڤ دایناوە قەواعیدەکان هەمووی مرۆڤ دایناوە لەبەرەوەی کاتێک پێغەمبەرێکیش باز لەو قەواعیدا ناکە و خوا پێڵێکە وایان پێ بڵێ هەر قەواعیدەکان بۆ مجتەمەعە بۆ ناو مجتەمەعە کەواتە قەواعیدەکان هەمووی قەواعیدی مرۆیین ئەوەی ئێمە باسەکەین وشیاریە وشیاری یعنی فەرد تاک ئەبینێ کە ئەم یاسایانە بۆ هەن لەکوێ پێیانەوە پەیوەستە لەکوێ ئایانشکێنێ باشە و ئەم تا چڕات دێک ئەکەوێتە ژێر تەسیری ژێر کاریگەری ئەم یاسایانەوە ئێمە پێمان وایە مرۆڤ وشیارێکی باڵایە وشیارێکی گەورەیە ئەم وشیاریە گەورەیە توانای بێسنووری هەیە زیرێکی بێسنووری هەیە و ویستی بێسنووری هەیە بەڵام بەهۆی بوونی ئیگۆیەکی بچووکەوە کە کۆمەڵگە بۆی دروستەکە لە ڕێگەی قوانینە ئەخلاقیەکان بەشێکی و قوانینە معریفیەکان بەشێکی تری و قوانینە ئیحساسیەکان یاسا هەستێکیەکان بەشێکی تری هەموو ئەمانە ئیگۆیەکی بۆ دروستەکەن کە فەرد خودە ئەسڵیەکەی خۆی لەبیرەچێتەوە و خۆی پێناساکە بەم ئیگۆ بچووکە کاتێک خۆت پێناساکی بەم ئیگۆ بچووکە وشیاری وجودی نامێنێ وشیاری قەتیسە بێ کاتێکیش وشیاری قەتیسە بێت تۆ ئازار دەست پێکات باشە ماوەسا بێت ینی ئایا هەر لە کۆمەڵگەکانی دیکەشدا بە گشتی باس بکەین لە مرۆڤایەتیە پێویست دەکە هەموو مرۆڤێک بەو ڕادێ هۆشیار بێ ئایا هەر سروشتی مرۆڤ بۆ خۆی بەو شێوازەیە ئێمە بە یەکسانی هۆشیار بین هەر هەمومان هۆشیار بین ئەبێ هەمومان وشیار بین بەڵام هەمومان وشیار نابین ئێستا سەردەمێکا بێ بڵین ئایا ڕێی تێ چێ مرۆڤ وشیار بێ لەبەرەوەی ئێمە بە شێوەیەک لە ئەرکی یەکەمی سەرشانی خۆمان دوور کەوتوینەتەوە کە لەوانەیە ئەسڵەن پێمان وابێ کە هەر شتێک نییە بەناوی وشیاری لە کاتێکا تەنها ئیشی مرۆڤ لە سەرزەوی وشیاریە هیچیکە نییە وشیاری بەیەخێکی هەیە بۆ ئەمڕۆ
بەڵێ ئەگەر وشیاری هەبووە ئەوەی کە ئەمڕۆ گوزەرێ بە شێوەیەکی ترە گوزەرە. وشیاری ینی گەڕانەوە بۆ خۆت، ینی خۆت بناسی. کەسێک کە خۆی نەناسێ ناسینی هەموو خەڵکی تر بێمەعنایە بۆی. چیرۆکێکەیە لە فەلسفەی ئەدڤایتای هیندیە، فەلسفەی نادوانێتی هیندی وەحدەت الوجودی هیندیەڵێت کابراایەک ئەڵێ 7 کەس بە ئاوێگە پەڕنەوە چنە ئەو بەر لەو بەر دەزەکەن بە گریان. کەسێک لێوە دەڵێ بۆچی ئەگرین؟ ئەڵێ لەبەرەوەی ئێمە 7 کەس بین کات لەو بەر 7 کەس بین هاتوونێتە ئەم بەر 6 کەسین، کەسێکمان لێ خنکاو نازانین کێیە. تومەس ئەوەی کە بژاردوویەتی خۆی نەبژاردووە، 1 2 3 4 5 6 ئەوانێکی بژاردۆ بەس خۆی لە بیر چووە. بۆی بەهۆی ئەم لە بیر چوونەوەیەوە وەهمی ئەوە دروزە بێت، دیدگای غەڵەتی ئەوە دروزە بێت کەسێکیان لێ خنکاوە. بێگومان کەسێکیشیان لێ خنکا سروشتی مرۆڤ وایە بێتاقە دەبێ و ئەگری. وشیاری چیرۆکی وشیاری ئەمەیە. ئەگەر تۆ خۆت ببژێری، خۆت حساب بکەیت، ئەو کاتە ئەو ئازارانەی کە لە سەرنجامی لە خۆ دووربوونەوە لە ژیان تا دروستە بێت ئەو ئازارانە نامێنێت، ئەو گریان و نەهامەتیە نامێنێت. من لەوێ وەکاڵە وشیاری ئەتوانێت دوال لێ بکا کە کەمتر بکەوتە ژێر تاسیراتی شەڕ و ئاژا و نەهامەتیەکانەوە ئەوەیە کە ئایا لە کوێی دنیادا بۆ لە سەر دەمێکا شەڕ نەبووە. تەواوی مێژووی مرۆڤایەتی شەڕە، تەواوی مێژووی مرۆڤایەتی کێشمە، تەواوی مێژووی مرۆڤایەتی چوزانم پێشبڕکێیە. ئەمە شتێکی ئاساییە بۆ مرۆڤ. بۆ یەکە شەڕێک لە شوێنەگە بێ پێویست ناکە ئێمە یەکسەر دنیا لە خۆمان بینە کۆتایی. ئەمە وات لێ کات هەوڵ بێ بە وشاری و سەیری شەڕەکان بکەیت، سەیری کێشم و ئازارەکان بکەیت کە بە وشاری و سێرت کرد ئێنێژی و وزەیەکی زیاتر تەبێت کە بتوانی چارەسەریان بکەیت. چونکە هەر شتێک بینیت ئەتوانی مامەڵەی لەگەڵا بکەیت. ئێمە نابێت ژیان وەکو تاریکی ببینین. تۆ لە تاریکیا هیچ نبینیت، نازانین تاریکی چیتیایە، بۆیە ترس دروستە بێت لە تاریکی. ئەگەر ئێمە ژیان ببینین وەکو ئەوەی کە هەیە، خۆی وەکو ئەوەی کە هەیە، ئەو کاتە بەڕێکردنی ژیان ئاسانترە. وشیاری یعنی بینینی ژیان وەکۆی کە هەیە. کەواتەمە مساوبیر ئەبێمە هەموو چاوەڕوانیەکمان لە ژیان هەبێ بۆی کە دیاردەیەکمان بینی کە بە دڵی ئەمە نەبوو شتێکی نامۆ نەبێ بۆمان. یعنی سروشتی ژیان بەو شێوازەیە کە شەڕی تێدا بێ، کوشتاری تێدا بێ، ململانێ و ناکۆکی تێدا بێ وە چاوەڕوانی هەموو ئەمانەش بکەین. پێم وابێت مەسیح ئەفەرمێت زۆر تاکید نیم قسەکەی ئەوەیان نا، بەڵام لە شوێنەکە بەرچاوم کەوتۆ مەسیح ئەفەرمێ ئاوی زۆر پاک ماسی تیا ناشی. ئێمە پێویستمان بە ئازارە لە سەرەتاوە، پێویستیمان بەو شتانەیە کە لە مێژووی مرۆڤایەتی ئایبینی بۆی ئەزمون بکەین. وشیاری بەوە دروستە بێت لە مەرحەلەی یەکەمیا بەوە دروستە بێت کە ئێمە هەم خۆر ببینین، هەم مانگ ببینین، هەم ڕووناکی ببینین، هەم تاریکی ببینین، هەم خۆشیەکان ببینین و تەجروبەی بکەین و ئەزمموی بکەین، هەم ناخۆشیەکان ببینین و ئەزمموی بکەین. ئەو کەسانەی کە ئەزمموی ناخۆشی زۆریان هەیە ئەو کەسانە پێگەشتوترن، وشیارترن و بەهێزتریشن. ئەو کەسانێک کە بەس تەجروبەی خۆشییان هەیە ئەمانە کەسێکن زۆر بە ئاسانی ئەڕوخێن. بۆیە ئەگەر ئێمە هەر هەموو سەرزەوی وەکو تەجروبەی بەشرێک وەرگین، ئەو شتانەی ڕۆدەن لەسەر ئەم هەسارە بچووکە سروشتین. نەکبەتی زۆر گەورە نین کە بەسەر ئێمە هاتووە. تەنها نەکبەتیە کە زۆر گەورەیە بەسەر ئێمە هاتووە ئەوەی ئێمە لە خۆمان ڕاکەین. بۆ لە خۆمان ڕاکەین؟ لەبەرەوەی ئیگۆ ناوێتەوە خودی ڕاستەقینەی خۆت بناسیتەوە. ئەگەر بیناسیتەوە ئەو دەستێکی کێتە ئەم لاو دەستێکی کێتە ئەولا. ئیگۆ لەسەر خەتی چاک و خراپ یاریەکات. ئیگۆ شتەکان و خەڵکەکان تەقسیمەکە بەسەر چاک و خراپە بۆی بتوانێت ئەوەی کە بە چاک پێناسی کرۆ نزیکی کاتەوە لە خۆی، ئەوەی کە بە خراپ پێناسی کرۆ دووری بخاتەوە لە خۆی. ئەو بەم یاریە ئەژی. ئیگۆی ئێمە بەم یاریە ئەژی. ئیگۆی ئێمە بەوە ئەژی کە هەمیشە شتەکان
تەقسیم کاتە سەر دوودانە بەڵام وشیاری هیچ تەقسیم ناکاتە سەر دوودانە وشیاری نادوانێتیە بواتە سیرکردنی هەموو شتێکە وەکو یەکەی لێکدانە بڕاو وەکو چۆن ئەگەر خۆر نەبێ من نابم ئەگەر خۆر نەبێ درەختێک لەسەر زەوی سەوز نابێت ئەگەر ئاو نەبێ درەختێک لەسەر زەوی سەوز نابێت ئەگەر هەموو گژوگیا و درەختەکان ببڕنەوە من ناتوانم بژیم ئەمە پێتەڵێت کە هەموو ئێمە ڕەبتین پێکەوە ئەمە لەسەر مستەوای جەستەیی لەسەر مستەوای ئەنێرژیش بە هەمان شێوەیە لەسەر مستەوای ئاگایش بە هەمان شێوەیە مرۆڤ کە لە خۆی ڕاکات هۆکارەکەی ئەوەیە کە خوی گرتووە بە ئازارەوە خوی پێوە گرتووە معتادی ئازار بووە ماڵ ساوبیر قسەکان هەندێک خەیاڵی نین بۆ ژیانی واقع ڕەنگە ئێستا بینەرێکی ئاسایی گوێی لێمان بێ گوێ لە وتەکانی بەڕێزت بێ بڵێ هەندێک خەیاڵیە یعنی زیاتر ئەمە بۆ نێو کتێب دەسەدانێت بۆ ژیانی واقع ڕۆژانە بەر زەبری زۆر قورسی ژیانەکەوێت لە بێپارەیی لە بێکاری لە بێحاڵی لە ژیانی کە هەیە ڕۆژانە خۆشرە لە نێو واقعدای ئەمە ئەنا ینی ئەگەر بە هاوڵاتیەک بڵێ کە بیر لەم بەرکەوتنا ناکاتەوە یعنی گەر قسەی لەگەڵدا بکەی بەنی هەر ڕەنگە نەزانێ لە خۆ هەڵاتن چییە ڕاکردن لە خۆ چییە ینی ئەمە چۆن ئەم تێ بگەێنین کە ئەمە توانێ سەرڕایی ئەو ژیانە قورسەشی وتوانێت بەختەوەر بێت پرسیارەکە خۆی جۆرێک لە تعدایە بۆ سەر تەواوی فکری عیرفان و فەلسەفە لە جیهانە ژیانێک کە نەی فەلسەفێنی پێوە نی بژیت ژیانێک کە بیری لێ نەکەیتەوە هیەوە نییە بژیت ئاژەڵەکانی شەشین وەکو ئێمە گیاکانی شەشین وەکو ئێمە ڤایرۆسەکانی شەشین وەکو ئێمە ئەوەی کە ئێمە بە خۆمانەڵێن ئێمە مهمترین لەوان تەنها یەک جیاوازی زۆر بچووکە ئەوەیە ئێمە کە ئەزانین ئاژەڵێکین لەسەر زەوی ئەوان نازانن ئێمەش بەهۆی ئەوە ئەزانین کە ئێمە تاریخی خۆمان نەزانین بخوێنینەوە تاریخی بەشەریەت دەزانین بخوێنینەوە تەواوی ئەو کەسانەی کە خەڵکی زۆر وشیار و گەورە بوون لە جیهانە ئەو کەسانە بوون کە وەکو جەنابەت باسیەکەی بە برسێتی بە شەڕ و ئاژا و نەهامەتیە بە نەکبەتی و هەتیوی و بێوباوکی و بێدایکیە بەمانەیە تێپەڕێون هەموو کەسێکی کە وەکووتم مامۆستا گەورەکەی ئەو ئازارە ئەتوانێت خۆی بدۆزێتەوە ئەتوانێت وشیار بێ وشیاری لە شوێنی زۆر بچووکە بۆ نمونە من کەسێکی زۆر خۆشەویستمەم دێ من بە سەدان کەسم دیەوە کە بەهۆی مردنی عزیزیکیانەوە تووشی خەمۆکی بوون بەڵام پیرژنێگە چێ بۆ لای بوودا پێڵێ بوودا من تاقە کوڕێکم هەیە کوڕەکەم مردووە ئەمەوێت بۆم زیینوکەیتەوە بووداڵە بەسەر چاو سپێنێ بۆ زیینەوەکەمەوە تەنها یەک پەرداخ شیرمەوێ بڕۆ لە ماڵێک بۆم بێنە کە کەسیان لێ نەمرد بێ ژنەکە ئەو ڕۆژە هەتا ئێوارە و ئێوارە هەتا سبینێ ئەگەڕێ لە دەرگای هەر کەسێکەیە سیرەکایەکێک باوکی مردوویەکە دایکی یەکێ کوڕی یەکێ کچیەکێ پوری یەکێ مامی تێ ئێگالەوەی کە هەموو کەسێک ئەمرێ هەموو کەسێک کەسێکی لێ مردووە و ئەم تەنیا نییە ئەمە ئەمەلەی وشاری دروستەکات لەو ئافرەتە بەتەمەنەیە ئیگۆ قەناعەت بەوە ئەکات کە ئەم دروست نەبوو بۆی عیبادەت بکرێت ئێمە دروست نەبووین بۆی عیبادەت بکرین هەر شتێکمان وت گردوون بڵێ باش هەر شتێکمان وت ژیان بڵێ باش ئێمە لە ژیانێکە ئاژین کە ئەگەری خۆشی بەقەدەر ناخۆشی و ناخۆشی بەقەدەر خۆشیە بۆیە بێت کراوە بین بۆ هەردووکی وشیاری کرانەوەیە ئەو هەمان و چیرۆکی بیرخستمەوە کاتێک خانمێک بە ڕوانینی کۆمەڵگەکەی خۆی زینایەک دەکا و بە پێی یاساکانە بێ ڕەجم بکرێ بەبەر دەیخەنە چاڵەکەەوە باوکە ڕوحانیەکان پێڵێ یەکەم بەر ئەو کەسەتی بگرێت کە گوناهی نەکردووە کە بێتاوانە
هیچ کەسێک ئامادە نیە یەکەم بەردی تێبگرێت لەبەرەوەی هەمویان تاوانبارن هەموو ئینسانێک بەشی خۆی تاوانی هەیە. بەڵێ وشیاری خەیاڵات نییە ئەوەی کە خەیاڵاتە ئیگۆی من و تۆیە تۆ توانی ئیگۆی خۆتم پیشان بێت ئەتوانی بڵێ ئەمە ئیگۆی منە یا ئەتوانم لێت پرسم تۆ کێیت ماوە ساوبیر دەستمە سەر و پرسیارە کە تۆ بە پرسیارێکی ناواقعی دەبینی بە تایبەت بۆ ژیانی عرفان ئەکری ئێمە هەمومان لە جیهانێکی عرفانیا بژین مرۆڤ تەنها بە عرفان دەژی بەڵێ دەژی بەڵێ مرۆڤ بە چێژی مرۆڤ بە پارە تەنها زۆر خەڵگە بینین کە پارەیەکی زۆریان هەیە بەڵام ژیانیان نییە بەبێ پارە دەتوانین بژین ئێمە ڕەنگە بینەرێک بڵێ ئێستا ئایا لەم جیهانە ڕەقا سەرمایەداریەدا مناڵەکانم نان و عیرفان بخۆن عارف ئەزانە چۆن پارە پێیاکە بەس ئەوەی کە تەنها پارە پێیاکە نازانێت عرفان چیە و نازانێت خۆناسین یعنی چی عرفان یعنی خۆناسین خۆناسین یعنی ئەوەی کە پارە وەکو هۆکارێک ببینیت نەک خۆتی پێناسە بکەیت نەکە سیارەیەکی بەرزی جوانت پێ بوو خۆت لێ بێ بە شتێکی تر عرفان یعنی خۆناسین ئەوەیە کە تۆ دنیا لە دەستا بێ نەک لە دڵتا بێ ئەوانەی کە خەریکی عرفانن کەس نێو تۆ سوال بکەن نەخێر بە پێچەوانەوە من زۆر سەیرم کردوانی لە جیهانی یۆگایە بە تایبەت کە عرفانی هیندیە یۆژەکان دەوڵەمەندن خەڵکی فەقیر و لات و داما و نین یانی بۆچی ئەبێ فەقیر بی فەقیری هەرچەند هەموو کەسێک دەسەڵاتی نییە کە لەو نەخۆشیە بێتە دەرەوە بەس بەڕاستی فەقیری نەخۆشیە ئێمە بێ هەوڵ بین فەقیری چارەسەرکەین نەخۆشی فەقیری چارەسەرکەین هەژاری چارەسەرکەین هەژاری فەزیلەت نییە ژیان بە شێوەیەکی کە تۆ محتاجی خەڵک نەبی بتوانی خۆت بە باشی بژێنی بەڵام بە ئاگاییە ئەو فەزیلەتە بەڵام من پێم وایە فەقیرێکی کە خۆی ئەناسێ باشترە لە دەوڵەمەندێکی کە خۆی ناناسێت لەوانەیە خەڵکی عام ئەمڕۆ لەگەڵ ئەوەیە نەبن لەبەرەوەی پارە هەموو شتێکی کۆنتترۆل کردووە بەڵام من خودی خۆم لەگەڵ ئەوەیەم کە مرۆڤ خۆی نەناسێ و لە برسا بمرێ باشترە لەوەی کە خۆی بناسێ و عولیا خەیر و من یەد السوفلا تا و دەستی کە لەسەرەوەی ئەو بەخشێ باشترە لەو دەستی کە لە ژێرەوەی و پانکراوەتەوە بۆەوەی بیدەیتێ ینی ئەمەش دیسان فەزیلەتەکە بۆ ئەو کەسەیە کە هەیەی و هەوڵ دەدا توانای خۆی خاتە گەڕ ماوە ساوبیر ینی بۆ هاوڵاتیەکی ئاسایی ئەگەر تۆ پێی بڵێ بەختەوە هەموو ئینسانێک ناتوانێت هۆشیارێکی زۆر باڵای هەبێت هەر لەبەر ئەمەشە بێگومان پێغەمەران هاتوون چونکە هەموو ئینسانێک ناتوانێت هۆشیارە باڵای هەبێ خۆی ڕەش و سپیلێک جیا بکاتەوە یان ڕێگەیەکی ناوەڕاست بدۆزێتەوە واقعیتر بیر بکاتەوە تۆ گەر لێرەوە بە هاوڵاتیەکی ئاسایی بڵێ کە لەم ژیانە ڕق و بێ ڕەحمەدا دەژی چۆن نتوانێت بەختەوە بێ ئەخە ژیان ڕق و بێ ڕەحم نییە ژیان جوانە بۆ ژیان ڕق و بێ ڕەحمە من لەو کاتەوە باسی ئەوەکەم کە ژیان هەمیشەوا بووە بۆ مناڵەکان ناتوانن پێ بکەنن لەم ژیانە ڕق و بێ ڕەحمەی ئێمەیە باسیەکەین بۆ ئێمە ناتوانین کێشەکەمان لێرەیە تەفسیری ژیان بەغەڵەتەکەین تا ئەو کاتی مناڵەکان بتوانن پێ بکەنن ژیان جوانە کەی مناڵ لە پێکەنین کەوت ئەو کاتەمانایەوە شتێکی خراپ ڕوویاوە ژیان بە تەواتی تاریک بووە مەسیح ئەفەرمێ ناچنە مەلەکوتی خودداوە تاوەکو مناڵتان لێنێ تا مناڵ نەبنەوە مناڵ بوونەوە ئەوەیە کە تۆ جددی ژیان نەگریت ژیان دیاردەیەکی جددی نییە کە جددی ژیانت گرت ئەو کاتە تۆ ئۆکەویتە ژێر تەسیراتی خەم و خەفەتەکانەوە کە هەتا بۆ نمونە کەسێک سیارەی نییە سەیری دراوسێکەیەکە سیارەیەکی زۆر بەرز و جوانی هەیە
گەنجێکە سیرەکەی خانووی نییە سەیری برادەکەیەکە شوقەیەکی بە قەولی ئێراڵەن چل دەفتەری هەیە ئەم گەنجە ئەگەر وشیار بێت ئەزانەی کە تەبیعەتی ژیان وایە سروشتی ژیان وایە هەمومان ملیۆنەر نین و هەمووشمان هەژار نین ئینسان لەو بینەیە یاریە کات هەژاری دوێنێ لەوانەیە ملیۆنەری ئەمڕۆ بێ خەڵکێک کە دوێنێ نان نەبووە بیخوا ئەمڕۆ سێرەکەی ملیاردێرە باشە ئەمە واقعەکی نادات پەروەرانە دروستی نەکردووە کەوا لە ئینسانەکانی ترەکە خەفەتی پێ بخۆن ینی نادات پەروەری یەکەیە کە تۆ لە سەرەتایە وتت شتێک نییە بەناوی نادات پەروەری ئەوە ئێمە وا لێ ئەڕوانین بەڵام ئێمە دەیبینین ئێمە ڕۆژانە ئەو نادات پەروەریە دەبینین کەسێکی ئاسایی دەبینین بێ زەحمەت کێشان بێ ماندوو بوون بێ وەکو دەڵێ بەرخۆری نەبینیوە دەبێ بە هەموو شتێک کەسێکی شتایە وارە زەحمەتێکی زۆرە کێشێ هیچی بەدەست نەهێناوە ئایا ئەمە سروشتی ژیان بەو شێوەیە ناکرێ مناو بنین نەعەدالەتی یان سروشتی ژیان بەو شێوەیە سروشتی ژیانە لەبەرەوەی بە درێژایی مێژوو ئەم شتانە وجودی هەبوو بوونی هەبووە شتێ نییە تەنها ئەمڕۆ دروست بێ من کاڵم سروشتی ژیانە مانای ئەوە نییە کە حەق بم بەوەی کە بەبێ عارەکردنەوە پارەیەکی زۆری کۆ کردێتەوە من حەقی نایەمێ بە هیچ شێوەیەک ئەگەر دەتوانی ناعەدالەتی ئەوەی کە تۆ پێڵی ناعەدالەتی بیگۆڕیت و چاکی کەیت فەرموو شتێکی باشەکەیت بەڵام بە وشیاریەوە ئەگەر ناتوانانی بیگۆڕیت چارەسەرەکە چیە لێرەیە بە ئاگابی بەرامبەر بەوەی کە هەیە ئەوە ببینی کە هەیە هەوڵ بیت چی پێتەکرێ نادات پەروەر نەبیت و نادات پەروەری قبول نەکەیت بەڵام ئێمە باس لە عملیەکی دەرونیەکەین قسەکە ئێمە لەسەر ئیحساساتی دەرونیە نەک لەسەر ئەوەی لە واقع ئاگوزەرێ ئەوەی لە واقع ئاگوزەری هیچ کات بە تەواوەتی باش نییە هەمیشە ستەم هەیە هەمیشە نادات پەروەری هەیە ئەمانە هەیە بەڵام ئێمە چۆن نەکەوینە ژێر کاریگەری ئەوەوە بەو شێوێ بکە باسم کرد ماوەساوبیر ئەمە دیسانەوە هێنانەوەی کێشەکان نییە بۆ نێو خودی مرۆڤ بە کەسیکردنەوەی کێشەکان نییە ئەوەی کە مرۆڤ خۆی سەرچاوی کێشەکانی دەوروبەرێتی و خۆی سەرچاوی و نەهامەتیانەیە کە بەسەری دێ یعنی تەبەڕاکردنی واقع و کۆمەڵگە و ئەو نادادیانی کە هەیە ینی تۆ ئەمانی لێ بەبەریەکی مرۆڤێکان ژیانی پڕە لە زەحمەتی هەژارە ینی تۆ پێڵی ئەو تۆ خەتای خۆتە وا ئەڕوانی وا بیرەکەیتەوە وا هەڵس و کەوتەکەی 2000 کۆمەڵگە لە ئێمە پێکاتوە لە تاک پێکاتوە کۆمەڵگە شتێکی زیاتر لە تاک نییە تاکەکان بڕیاریاندا تاکێکی وشیار بن کۆمەڵگەیەکی وشیار دەزەکەوێت تاکەکان هەوڵیاندا تاکێکی ناوشیار بن کۆمەڵگەیەکی ناوشیارە دەزەکەوێت نادات پەروەری و ستەم و نەهامەتی لە کۆمەڵگە ناوشیارەکانە زۆرە بەڵام کۆمەڵگە وشیارەکان کەس ناتوانێت ستەمیان لێ بکە کەس ناتوانێت مافیان بخوا ئێستا ڕوونەکە وشیاری ئەتوانێت چی بکات وشیاری ئەتوانێت ستەم نهێڵە وشیاری ئەتوانێت جوانی بڵاوکاتەوە وشیاری ئەتوانێت ڕووناکی بڵاوکاتەوە ئێمە چۆن نتوانین هۆشیار بین کێ بێ بەڕێبەرمان وشیاری ڕێگەی زۆرە ئاینەکان چەند ڕێگەیەکیان خستۆتە بەردەستمان ئەوە ئەتوانین لێوی وشیار بین ئەگەر کرۆکی ئاینەکان ببینین و بزانین و بیخوێنینەوە من بە ئەزمموی خۆمی کە ئەم چەند ساڵە لەگەڵ یۆگا و عیرفانی ئیسلامی و هیندی ئۆمانایە خەریک بووم باشترین ڕێگە بۆ وشیاری دراسەکردنی ئینسانە لێکۆڵینەوەی لە خودی ئینسان خۆی من چێم ئەگەر مرۆڤ هەوڵ بات بیر لەم پرسیارە بکاتەوە من چێم ئەمە دەستی منە ئەمە هی منە یعنی ئەم دەستە من نیم بەڕاستی من چێم ئەمە فکری منە تێگەیشتنی منە بیرکردنەوەی منە ئەم منە کێیە کە بیرەکاتەوە
بیرکردنەوەکە من نیم تێڕوانینەکانم من نیم من شتێکم لە پشتەمانەوە لە سەروەمانەوە ئەگەر ئەم خودە بناسیین بۆ بتوانین بچینەوە ناو خۆمان لە ڕێگەی بۆ نمونە میدیتیشن تێڕامان یاخود سلوکە عیرفانیەکان یۆگا ئەمە توانین بچینەوە ناو خۆمان و لە خۆمان تێبگەین و شیاری ڕێگەیەکی ئاسان نییە بەڵام ڕێگەیەکی ئەستەنیشەکەمەوە ئاینەکان ڕێگە لە مناکەن نەخێر بۆ نوێنی ئیسلام بابەتی فێق بۆ نمونە لە ئێستامەوە پێتەڵە چی بکە چی مەکە دەست نیشانکردنی سنوورانەش یا خولادان لەم سنوورانەش هەندێک جار ڕەنگە پرسی عەقلانیش نەبن ینی بۆ نمونە بەنسبەت ئینسانێکە و کارەشی کایکە ڕەنگە زۆر بەلایەوە عەقلانی نەبێ بەڵام ئاینەکەی پێی دەڵێ بیکە نامەوێت زۆر سەرکێشین بۆ هەندێک بابەت بەڵام زۆر شت هەیە لە ئاینەکانە کە خەڵکانی کە دروستیان کردووە و من و تۆ ناچارین قبولیکەین بەڵام لە ڕاستیان ناچار نین قبولیکەین ئەوەی کە من خوێندومەتەوە لە ئیسلامە قورآن تێکستێکی زۆر زۆر جوانە ئەگەر قورآن بخوێنیتەوە ئەم قسانەی کە کردمان هەمووی تایە هەموو ئەم شتانەی تایە بەڵام ئیبن تەیمیە بخوێنیتەوە نەخێر شتێکی کەیە ئەو کاتەوەکو تۆڵیت ناچاری بە سیستمێ بڕۆی کە سیستمەکە لەوانەیە لەگەڵ وشیاری توە یەک نێتەوە وشیاریت سنووردار بکات نەتوانیت هەنگاوی زیاتر بنی لەوەی ئەو بیری پێکردوێتەوە لەوەی نەک هەر ئیبن تەیمیە لە تاریخی تەواوی ئەدیانەکانە ئەو هەیە لە تاریخی هیندۆسەکانە بۆ نمونە تەفسیرێکە نووسێ لەسەر کتێبی براهما سوترا پێیان وایە گەر تۆ لەو تەفسیری کتێبی براهما سوترا دەرچیتر کافر بووی مالعیلم تەفسیری براهما سوترایە تەفسیرێکی قورئان یا تەفسیرێکی ئینجیل یا تەورات کەسێک تەفسیری کردووە بە بیرکردنەوەی کەسێ لە سەردەمێکی سنووردارە ئەم تەفسیرانە کراوە من و تۆ ئەتوانین تەفسیری تازە بکەین ئەتوانین جارێکی بیخوێنینەوە چونکە تێگەیشتنی کەسێ بۆ کەسێ فەرقەکە و وشیاریەکەش بە هەمان شێوە تا فراوانتر بێ فەرقەکات لەبەرەوە من پێم وایە یەکەمان بۆ خۆمان تێگەیشتنێکمان بۆی هەبێتەوەتە بۆ دەقەکان بەڵێ مرۆڤ خۆی توانێت و تێگەیشتنی هەبێ بۆ دەقەکان بەڵێ توانێت لەبەرەوەی ئەوانەی کێشکە بۆیان تەفسیر کردوونی و تێگەیشتنی خۆیانداناوەرۆکو من و تۆیان زیاتر نین لە ئێمە قورآن بە پێغەمبەری ئیسلامە فەرموویە قول ئینی ئەنە بەشەڕ مثلکم محەممەد پێیان بڵێ من ئینسانێکم وەکو ئێوە ئێستا بۆ کەسێکی کە لە کاتێکا محەممەد خۆی تەفسیری قورآانی نەکردووە کەسێکی کات و تەفسیری بۆ من کردووە و کەسە مقدس نییە هیچ کەسێ مقدس نییە منیش مقدس نیم لەوانەیە قسانەی منەیەکەمی چیوانە بێت خەڵگە بێ خۆی بیر بکاتەوە بێ خۆی بگەڕێ بە شوێن ڕاستیەکانە بەڵام گەڕان بە شوێن ڕاستیەکی فقهی ڕاستیەکی نازانم ئەخلاقی ئەمانە ئەساسەکە نییە ئەساسەکە وێ تۆ خۆت بناسی کە خۆت ناسی ئەو کاتە هەموو شتەکانی کە ڕوونەبێتەوە لە بەرچاوتە داپرسیارم کەواتە کرۆکی ئاینەکان کرۆکی مرۆڤبوون ڕۆحانیەتە ئەخلاقی بوونە گەیشتن بە وشیاربوونەوە کرۆکی ئاینەکانە گەیشتن بە خۆناسین کرۆکی ئاینەکانە ئەگەر ئەمە لە ئاینەکان دەرکەی هیچیان نامێنێتەوە ئەوەی کامێنێتەوە شریعەتێکی وشک و برنگە ئەگەر ئەو شیاری خۆناسینە لە یۆگا دەرکەی تەنها لەسەر سەروەستان و لەسەر دەزۆستان و سەر قاجۆستانە بەوە مێنێتەوە ئەگەر ئەم وشیاری و خۆناسینە لە تەنانەت زانستی دەروونناسی دەرکەیت تەنها کۆمەڵێک دەرمانێ بۆ مێنێتەوە کە ئینسان گێژەکەن بۆی کە ئاگای لە ئازارەکانی خۆی نەبێت زۆر بەڕێز مامۆستا بیرکامەران نووسەر و لێکۆڵەری ئاینی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس دەکەم سپاس بۆ خێرات سەرسەوت خۆشەویستان تا پێتانەگەینەوە کاتێک خۆش خۆتان لەگەڵ